گەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. گواستنەوەی 3 هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بۆ زیندانی نەغەدا، ئازادکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران لە بەندیخانەی شاری سنە، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی پارسی جنوبی لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکرانی تەرمی ئەحمەد بالدی لە شاری ئەهواز. گواستنەوەی 3 هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بۆ زیندانی نەغەدا. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 هەتاوی 3 هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بە ناوەکانی شوانە، ئەحمەد و ئومید خەزرجاد بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەیان دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی نەغەدەکران. بەپێی راپۆرتەکان ئەو 3 هاوڵاتیە مانگی ڕێبەندانی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان لەلایەن لەقی یەکی دادگای انقلابی شاری مەهاباد بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان هەر یەکەوە حکمی 3 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو 3 بەندکراوە پێشووتر پاش لێپرسینەوە لە گورتوخانەکانی ئیتلاعات ڕێکەوتی 16 جۆزەردانی 1403 هەتاوی بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرابوون. ئازادکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران لە بەندیخانەی شاری سنە. ڕۆژی سێشەممە 20 خەزەڵوەر پوریا جەواهیری هاوڵاتی دەست بەسەرکراوی ببورن هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕۆتی شۆڕشی ژنجیان ئازادی لە زیندانی ناوەندی شاری سنە ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی هەشتی سەرماوەزی 1401 هەتاوی پاشت بانگهێشتی لەلایەن ئیتلاعاتی سوپای شاری کامیارانەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی بەندیخانەی شاری سنەکرا. ئەو هاوڵاتیە پاشان بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم، کوشتنی بانقەستی یەکێک لە حیزەکانی ڕژیم، ئەندامەتی یەکێک لە حیزبە کوردیەکان و هەروەها هێرش بۆ سەر هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم حکمی سێدارێ بەسەردا سەپێنرا و دۆسیەکەی ڕەوانەی لەقی یەکی دادگای انقلابی شاری سنەکرا بوو. بەردەوامی ناڕەزایەتی پەرستاران و کادری دەرمان لە مەشهەد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شاری مەشهەد دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان دەستیان لەکار کێشا و کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بارها ناڕەزایەتی و کۆبوونەوە نەک تەنیا بەرپرسان بایەخ بە داخوازیەکانیان نادەن، بەڵکو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هەڕەشەی دەرکردن لەسەر کاریان سازکرانی دۆسیەیان لێ دەکرێت. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیم خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پزیشکی و بیمەی دەرمانی، پێدانی هەقدەست و کارانە دواخراوەکان و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی پارس جنوبی. ڕۆژی ڕابردوو زیاتر لە 3000 کرێکاری ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی پارس جنوبی دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە دابین نەکرانی ئیمنی شوێنی کاری کرێکاران ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵانی ڕابردوودا دەیان کرێکار تووشی ڕوودا بوون و هێشتا بەرپرسان پێداچوونەوە لەسەر دۆخی ئیمنی کرێکاران ناکەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکار خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ کار و 15 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها سەربەخۆیی سندوقی خاننشینی خاننشینکراوانی سەنعەتی نەوت بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتێکی بەهایی خەڵکی شاری ورمێ. ڕۆژی سێشەممە 20 خەزەڵوەری 1404 هەتاوی هاوڵاتێکی بەهایی خەڵکی شاری ورمێ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی ونوس مەقسوودی
دایکی دوو منداڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەی ئەو هاوڵاتیە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەوە دەست بەسەر کراوە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی ماڵدزراوانی مەسکەنی ملی لە ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری ئیسفەهان دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم ئوستانداری ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیەکەیان، ڕادەستکرانی خانووەکانیان و هەروەها زادانی تاوانباران بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەممە 21 خەزەڵوەری 1404 هەتاوی سەرەڕای بەربڵاوبوونی ناڕەزایەتیەکان خەڵک دژ بە لە سێدارەدانی بەندکراوان 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم لە سێدارە دران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناسناوی نزام سعیدی کە پێشووتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی کوشتنی بانقەست حکمی سێدارێ بەسەردا سەپێنرا بوو لە زیندانی شاری کرمان ئیعدام کرا. هەروەها 4 زیندانی دیکە کە هێشتا ناسناویان بە دەستمان نەگەیشتووە بە هەمان تۆمەت لە بەندیخانەی قەزل حەساری کەرەج لە سێدارە دراون. دوایین هەواڵمان سەبارەتە بە بەڕێوەچوونی مەراسمی ئەسپەردەکرانی تەرمی ئەحمەد بالدی لە شاری ئەهواز. ڕۆژی چوارشەممە 21 خەزەڵوەر تەرمی ئەحمەد بالدی خوێندکاری خەڵکی شاری ئەهواز کە بە مەبەستی ڕێگری لە ڕخواندنی شوێنی کاری باوکی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئاگری بەردا لە جەستەی خۆی ئەسپەردەکرا. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون تەرمی ئەو هاوڵاتیە بە بەشداری بەرینی چالاکانی مەدەنی و ئازادی خوازانی شاری ئەهواز ئەسپەردەکراوە. بەشداربووانی مەراسمەکە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی سزادانی تاوانبارانی ئەم کارە ساتە بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. شایانی باسە بەرپرسانی شارەداری ببورن شایانی باسە بەرپرسی شارەداری ئەهواز بەهۆی ناڕەزایەتی بەربڵاو و تووڕەیی خەڵک ناچار بە دەستکێشانەوە لە پلە و مەقامەکەی کراوە و لە شاری ئەهواز کۆچی کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.